إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسول الله صلوات الله وسلامه على رسولنا وحبيبنا وقائدنا وشفيعنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. قال تعالى في كتابه الكريم: أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. إن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد رسول الله صلى الله عليه وسلم. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە خوای تەبارەک وتەعالا هەر هەنگاوێک کە ناومانەوە هاتوین بۆ مزگەوت، خوای تەبارەک وتەعالایەک بە 700 و زیاتر پاداشمان بداتەوە لەسەری. بەڕێزان، دەمەوێت لە ئەمڕۆیە لە خزمەتی ئێوەدا بڕۆینە خزمەت کۆمەڵێک ئاەت لە ئاەتەکانی خوای تەبارەک وتەعالا و باس لە گەورەی خوای تەبارەک وتەعالا بکەین لە نزیکی لە ئینسانەکان. خوای تەبارەک وتەعالا بە هەموو عەزەمەتی خۆی، بە هەموو گەورەی خۆی چەند نزیکە لە ئینسان و چەند ڕێزی لە ئینسان ناوە و ئەم ئینسانەی بۆ دروست کردووە لەسەر ئەرزە. ئێمە کاتێککە باس دەکەین بۆ نمونە، ئێمە دەزانین هەموو گەورەی خوای پەروەردگارمان لە دڵە، بەڵام ویقاری خوای پەروەردگار و ئەوەی کە ئێمە پەیمان پێبردووە حەزەکەم بە سەریعی تۆزێ بەیەکەوە بڕۆین ئەوەی کە من ئەیزانم. بێگومان گەورەی خوای پەروەردگار بە دەیان کتێب و سەدان کتێب کۆتایی پێنایە، بەڵام هەروە مەشهەدێک بخەمە پێشچاوتان لە گەورەی خوای تەبارەک وتەعالا ئەوەیە کە ئەگەر من لەم شوێنەی خۆمەوە بۆ ئێوەی باس بکەم، لەم شوێنەی منە تەنها لەوانەیە نیو مەتری چوارگۆشەم داگیر کردبێ. ئەگەر من بۆ نمونە با پرسیارکەم بڵێم مزگەوتی مەولەوی لەکوێیە، ناوی ئەم مەنتیقە دەڵێن کە ئەڵێن مزگەوتی مەولەوی لە فڵانە شوێنەوە، لە مەنتیقەیەکە یا لە مانچستەر. ئەگەر لە بێرمیگامەوە کە من ئێستا هاتووم بۆ ئێرە بموتایە لەکوێ وتارەدەم، ئەو دەچم لە مانچستەر وتارەدەم، شتەکە گەورە دەبێتەوە. مەبەستمان لە گەورەی خوای تەبارەک وتەعالایە. ئەگەر یەکێک لە لایف و ڤیدیۆکانە تەلەڤیزیۆنەکانە ئەم وتاری ئێمە ببینێ، دەڵێ چی؟ دەڵێ وتارێکی جومعەیە لە بەریتانیا، وتارێکی جومعەیە لە بەریتانیا. ئەگەر خەڵکێک هەر نەزانێ بەریتانیاش چییە، ئەڵێ وتارێکی جومعەیە لە ئەوروپا. مەوزوعەکەمان گەورەتر کرد. ئەوروپا ئەگەر تۆزێ گەورەتری کەین، ئەوروپا یەکێکە لە قاڕەکانی، یعنی یەکێکە لە کیشوەرەکانی ناو گۆی زەوی. ئەگە سەیری گۆی زەوی بکەین، چەندین قاڕەمان هەیە، یەکێک لەوانە ئەوروپایە. لەمە زیاتر بڕۆرە سەرەوە لە گۆی زەوی، ئێمە مجەڕەمان هەیە. ئەم مجەڕەیە بە کوردی پێوترێ کەشکەشە. ئەم کەشکەشەیە 11 کەوکەب و مانگ و خۆری تێدایە، ئەوەی کە لە قورئانی پیرۆزە هاتووە: إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. واتا 11 کەوکەب و خۆر لەناو ئەم مجەڕەی خۆمان هەیە. ئەم ئەرزەی خۆمان کە لەسەرین، کە یەکبیکە بە 3 بەشە، 2 بەشی ئاوە، 1 بەشی 8 ملیار کەس لەسەری دەژی، ئەم ئەرزەی خۆمان لە چاو 11 کەوکەبەکەیە یەکەم بچووکترینە، دووهەم بچووکترینە، سێهەم بچووکترینە. ئەوەی کە دوای ئەم دێ چەندین ئەوەندەی ئەرزە، ئەوەی کە دوای ئەو دێ چەندین ئەوەندەی ئەرزە، هەمووی لە ئەرز گەورەترە. سەی کە بزانێ ئێمە لەکوێین. عەبدولمەجید زەندانی عالمی کەونە، لە وەصفی ئەو ئەستێرانەی کەوا ئێمە شەوان دەیان بینین، دەفەرمێ
ئەگەر بیت و لە ماوەی 1 دقیقەیە 200 ئەستێرە بژمێری 2 ساڵی ڕێکت پێویستە بەس ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەیە بژمێری. هەموو دقەیە 200 ئەستێرە 2 ساڵت پێویستەوەتە هەموو دقەیە 2 ساڵت پێویستە بەس ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەیە خۆمان بژمێری. ئەو عالمە بەڕێزە کە خەڵکی یەمەنەوە بە ڕەحمەت بێ 2 ساڵی پێش ئێستا وەفاتی کرد دەفەرمێ بە مەلاین مجەڕەی ئاوا هەیە و بەردەوامیش لە زیادبوونایە مەرز و ئاسمانانە بە بەردەوامی 11 کۆکەب خۆر و مانگ هیچیشی ژیانی تیانە تەنها ئەم سێم بچووکە نەبێ کە خۆمان تایە ئەژین. لە سەرووی ئەمانەشەوە ئێمە هەمومان ئەو ئاەتە دەزانین لە سوورەتی بەقەرە ئاەتل کورسیە دەفەرمێ خوای پەروەردگار وەسیع کورسیه السەماوات والئەرض واتە کورسی خوای تەبارەک وتەعالا چواردەوری هەموو ئەرز و ئاسمانەکانی داوە. کورسی کە چواردەوری هەموو ئەو ئەرز و ئاسمانانەی کە من نمونە بچووکەکەیم هاوردەوە ئێستا کە زۆر لەوە زیاترە کە من وتم ئەم کورسیە ئیبن عەباس دەوەسفیها فەرمێ الکورسی موضع القەدەمەین واتە جێی پێی خوای پەروەردگارە. کورسی لە چاو عەرشی خوای پەروەردگارە وەکو ئەم حەڵقەیە وایە فڕی دێتە سەحرایەک بە هەموو گەورەیەکەیەوە وەکو ئەم حەڵقەیە وایە فڕی دێتە سەحرایەک. چەند شوێن دەگرێ ئەوەندە ئەم هەموو ئەرز و ئاسمانانە شوێن دەگرن لە سەحرایە لە چاو عەرشە. کورسی لە چاو عەرشە. الرەحمان عەلى العەرش استەوە. خوای تەبارەک وتەعالا لە سەرووی عەرشیشەوەیە. من تا ئێرە لەسەری دەڕۆم چکە مەبەستمە ئەم گەورەیەی خوای پەروەردگار کە من بەو کەم علمیەی خۆم پەییم پێ بردووە بەم هەموو گەورەیەی ئەم خوای تەبارەک وتەعالا چەند نزیکە لە ئینسان. خوای تەبارەک وتەعالا فەرمێ وەنەحن ئەقرەب ئیلەیه من حەبل الوەرید واتە ئەمە هەیە ئەم شادەمارەیە لە ناو لاشەی ئینسانە. خوای تەبارەک وتەعالا فەرمێ ئێمە لە ئێوە نزیکترین ئەلەم شادەمارەیە لە ناو لاشەتانە هەیە. وەنەحن ئەقرەب ئیلەیه من حەبل الوەرید سەیکە خوای پەروەردگار چەند نزیکە لە ئینسان. لە سەرووی ئەوەشەوە سیرکە خوای تەبارەک وتەعالا فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ڕێزی لە ئینسانەکان ناوەکەوە ئێمەین. ئەو جا سیرکەن لە ئاەتی ترە خوای تەبارەک وتەعالا فەرمێ وەما کانە ڕەبوکە نەسیە خوای تەبارەک وتەعالا هیچ جوڵەیەکی ئێوە لەبیر ناکات. حەچیەک تۆ ئەیکەی حەچیە چاکە ئەەکەی حەچیە حەسەنە ئەەکەی حەچیەک جوڵە ئەەکەی خوای تەبارەک وتەعالا لە بیری ناکە. بە هەمان شێوە عەکسەکەشی هەر تاوانێک کە تۆ بیکەی هەر تاوانێک کە تۆ بۆی بچی هەر تاوانێک کە تۆ تووشی بووی گیرۆدەی بووبی ئەمانەش خوای تەبارەک وتەعالا لە بیری ناکە. بۆیە ئەم ئاەتە ئاەتێکی زۆر گەورەیە. وەما کانە ڕەبوکە نەسیە خوای پەروەردگار هیچ لە بیر ناکات. باشە ئەم نزیکەی ئێمە لە خوای پەروەردگار قەت لە خۆمانمان پرسیوەتەوە ئایا خوایە بەم عەزەمەتیەی ئەوەندە ڕەحمی لە ئینسان کردبێ ئەوەندە نزیک بوو بێ لە ئینسان ئەوەندە ڕێزی لە ئینسان گردبێ هەموو مەخلوقاتی خستۆتە خزمەتی ئینسان بە ئەرز بە ئاسمان بە خۆر بە مانگ بەو هەموو کەش و هەوا و جە و ئاو هەرچی هەیە لە خزمەتی ئینسانە. بۆ چونکە خوا ڕێزی لە ئینسان ناوە. ئەی باشە ئینسان غێرە بێ شێوی ئەوە بێ لە خزمەتی خواکەی خۆیان عیبادەتەکانی بە جوانی بکە. ئەی مەگەر خوای پەروەردگار خۆی لە قورئانی پیرۆزە ڕێڕە و بەرنامەکەشی بۆ ئێمە دیاری نەکردووە. 25 پێغەمبەر بە ڕەسمی لە قورئانی پیرۆزە ناوی نەهاتوو بۆ ئێمە هاتوون. لە فەرموودەکانی ترە نافەرمێ بە هەزاران پێغەمبەر هاتووە بۆ ڕێنمایی خەڵک. بۆچی؟ بۆ لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد. تەنها بۆ ئەوەی کە خەڵک عیبادەت بۆ خەڵک نەکا نەبێ بە بتپەرست بۆ خەڵک نەبێ بە ئەوەی کە حاکم بپەرستێ زاڵم بپەرستێ کورسی بپەرستێ ڕەیسی نادات پەروەر و نا ئەخلاق بپەرستێ دوو لە ڕووی ئێوە و مزگەوت. محقولە یانی ئینسان ببێ بە کۆیلەی خەڵکانێک سیرکەین. تراژیدیای گەورە ڕووبدا لە وڵاتەکانی خۆمانە. تراژیدیای گەورە بدا لەکوێ؟ لە وڵات گەلێکا کە پێشتر منبەر و موقعی ئیسلام و مسلمانان پایتەختی مسلمانان بۆ لە خەلافەتە. معقولە ئەم وڵاتانە بێن بەزەیان بە ئێمە بێتەوە بڵێن ئەوە کچکردەوەکانی خۆتانە. معقولە یەکێکی وەکو ڕئیسی پێشووی وڵاتی ئەڵمانیا یان سەرپەرشتیاری پێشووی وڵاتی ئەڵمانیا مێرکل بڵێ ئەم ئیسلامانە تێناگەم لەسەر چی شەڕەکە نەمانەیەک خۆیان هەیە و یەک بەرنامەیان هەیە.
ئەمە هەمووی بەڕاستی کێ؟ ئەمە هەمووی بەڕاستی دوورکەوتنەوەی خۆمانە لە ئیسلام، دوورکەوتنەوەی خۆمانە لە قورئان، دوورکەوتنەوەی خۆمانە لە پەیڕە و پرۆگرامی ئیسلام. ئەم هەموو تویژی و خراپەکاری لە بینی خۆمانە ڕوودەدا بەوەیە کە ئێمە نازانین خوای پەروەردگار ڕەقیبە لەسەر هەمومان. هەرچی جوڵەیە کاربەدەستێک دەیکا، دەسەڵاتدارێک دەیکا، پیاوێکی فەقیر دەیکا، هەمووی حەسابات و کتاباتە. ئێمە کاربەدەستەکانی پێشومان کە پێغەمبەری خوا فێری کردوون چۆن تربیەتیان دراوە و چۆن کردویانە بە کردار لەناو خۆیانە. ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو پێش ئەوەی ببێ بە خەلیفە و کاتێکیش کە بوو بە خەلیفە بە شەو ئەچوو سەردانی ماڵی پیرەژنێکی ئەکرد. خواردنی بۆ ئەبرد، خورمای بۆ ئەبرد، شیری بۆ ئەبرد، نانی بۆ ئەبرد، گەرما و سەرما و شوێن و هەرچێکی بیویستایە بۆی ئەبرد و ناوکی خورماکەشی دەرەکرد بۆ پیرەژنە، چکە هەردوو چاوی کوێر بوو پیرەژنەکە و پەکەوتە بوو. ئەمە کە بوو بە خەلیفەش ئەمەش هەر بەردەوام بوو. ڕۆژی عومەری کوڕی خەتاب بینی ئەبوو بەکری سدیق ئەچێتە ماڵی پیرەژنێکەوە، ڕۆیش سەیری کرد بزان بۆچی ئەمە ئەچێ، لە پشتیەوە ڕۆژ تەمەشاکە ئەمە کابرا پیرەژنێکی داماوە. ئیمامی ئەبوو بەکر هەموو ئێوارەیە خواردنی بۆ ئەبا. بۆیە ئەو ڕۆژەی کە ئیمامی ئەبوو بەکر وەفاتی کرد، طبعا لە دوای ئیمامی ئەبوو بەکر عومەری کوڕی خەتاب کە بوو بە خەلیفەی موسڵمانان، بۆیە ئەو شەوەی کە وەفاتی کرد ئیمامی عومەر پیرەژنەکەی بیر نەچوو، چکە ئێستا کەس نییە خواردنی بۆ ببا. یەکسەر چوو خورمای بۆ برد و خواردنی بۆ برد و شیری بۆ برد و چوو ماڵی پیرەژنەکە، هیچ قسەیەکی نەکرد. لە بەردەمی داینا تۆزێ بە دیاریەوە وەستاوتی ئەوە خواردن و شتەکانتە، هیچی نەوت. پیرەژنەکە دەستی بردێکێک لە خورماکانی هەڵگرت و خستێ دەمیەوە، هەر خستێ دەمیوتی ڕەفیقەکەت مردووە. وتی بۆ چۆن نەزانی؟ وتی ئاخر ئەو کە هات بۆ لای من ناوکی خورماکەشی دەرەکرد، تۆ ناوکەت دەرنەکردووە، تۆ ئەو نیت. ئەمە ئەخلاقی سەرکردەکانی ئێمە بوو پێشتر. پێغەمبەری خوا ئاوا فێری سەرکردەی کرد ئەخلاق و ئاوا فێری کرد وڵات بەڕێوە ببن. کاتێک ئەو ئیمامی ئەبوو بەکرا ڕۆژێکە لە ناو یەکێک لە شوێنەکانی خۆیان لە شوێنێکە هەڵاژا بوو ڕاکشا بوو، کابرایەک لەولاوەها زۆر دڵی لە مەندیلەکەی چوو بوو، عەمامەکەی چوو بوو، مەندیلەکەی دزی، حەکردی پێوە ڕای کرد و بردی. تەسەوور کەن ئیمامی عومەر، مەبەستم ئیمامی عومەرە، ئەم ئیمامی عومەرە ڕایە کرد بە شوێن ئەم زەلامەیە نەک لە بەرمەندیلەکەی خەمی بوو نەچێتە جەهەنەم. ئەویت کوڕە کابرا ڕاوەستە، هەر داوات لێ بکرد بە خۆمم دا پێت، کوڕە بۆ دزید ماڵ ئاوەدان، ئەوە لە قیامەتە لەسەر ئەوە محاسەبە ئەکرێ، خەڵکی نێوە شاید من ئەوەم پێشکەش بۆ پیاوە کرد کە دزی، ئەوە پێشکەشم کرد هەدیەم کرد، بۆ لەبەرەوەی ئەمە لە قیامەتە لێ پێچینەوەی دزی لەگەڵان نەکرێ. ئەمە سەرکردەکان ئێمە ئاوا هەڵسو کەوتیانە کرد، بۆ لەبەرەوەی دەیانزانی خوایە بە هەموو گەورەی خۆی محاسەبەیانەکا لەسەر ئەم جۆرە کردارانە. بڕۆ سەیری ژیانی عومەری کوڕی عەبدولعەزیز بخوێنەرەوە، بڕۆ سەیری ژیانی دەیان سەحابە و دەیان خەلیفەی موسڵمانان بخوێنەرەوە، سەرکردایەتی ئەوان چۆن بوو، سەرکردە و سەرکردایەتیەکانی خۆشمان ئێستا چۆنە. ئەو هەموو خەجاڵەتیە ئەبینی لە تەلەڤیزیۆنەکانە، سژنی تابقی یەکەم و سژنی تابقی دووهەم و سژنی تابقی سێهەم، هەیە شێت بۆ هەیە چیلات هەیە چی، هەمووی لەژێر چی؟ بەحساب لە ناو وڵاتی موسڵمانانە. بۆیە دەبێ برایانی بەڕێزم ئەوەی کە گرنگە بۆ ئێمە تێگەیشتنی خۆمان بێ لە ئیسلام، تێگەیشتنی خۆمان بێ لە دینداری. ئێمە دەبێت دینداری خۆمان لە ژیانی ڕۆژانەمانە بکەین بە کردار. ئێمە دەبێت دینداری خۆمان وا مامەڵێ لەگەڵا بکەین، وا تەعاملی لەگەڵا بکەین کە بە دوای خەیرا بگەڕێین، چکە هەموو جوڵەیەکی موسڵمان لە خەیرا بەکاری بێنێ حەسەنەی لەسەر وەرەگرێ. چۆن بە دوای خەیرا بگەڕین؟ ئێمە لەم وڵاتانە ئەژین، دەیان پەنابەر هاتۆتە ئەم وڵاتە، دەیان خێزان هاتۆتە ئەم وڵاتە، پێویستی بە یەک قسەی خەیری تۆیە، پێویستی بە پڕکردنەوەی یەک فۆرمی تۆیە، پێویستی بە یارمەتیدانێکی تۆیە لەگەڵ یا بچی بۆ جیپی، پێویستی بە یارمەتیدانێکی تۆیە لەگەڵ یا بچی بۆ لای محامێک، پێویستی بە یارمەتیدانی تۆیە دەستی لەسەر جادەکەوە بگری و بیهێنی تۆ بۆ مزگەوت و ئاشتی کەیتەوە لەگەڵ مزگەوتە ئەگەر دوور کەوت بێتەوە لە مزگەوت. پێویستی بەوەیە دەرگای مزگەوتەکانمان، دەرگای ماڵەکانمان، دەرگای کۆمینیتیەکانمان بۆ ئەم خوشک و برا ئازیزانەمان کە لە مەینەتی و ناڕەحەتی و دەربەدەری وڵاتانی خۆمان ڕایان کردووە لێرە دەرگاکانیان بۆ بکەینەوە، چونکە وەما کانە ڕەبوکە نەسیە، خوای پەروەردگار هەموو ئەو جوڵانەی تۆیکەی بەرامبەر بە ئەوان لەبیر ناچێت. و هەروەها ئێمە لەبەردەم حاڵەتێکی ترین کە سەری ساڵی ئەم ساڵەیە کە کۆتایی پێدێ، وەما کانە ڕەبوکە نەسیە. ئاگدار بن ئێمە دەبێ بتوانین دەرگای مزگەوتەکان و کۆمینیتیەکانمان داوام هەیە لە هەموو مزگەوت و کۆمینیتیەکان دەرگاکانیان بکەنەوە لە دەشەوی کۆتایی ئەم دەشەوی سەری ساڵەیە، با خەڵک بێ بۆ مزگەوت، با خۆشیەکانی لە ناو مزگەوتا بێ، لە ناو کۆمینیتیەکانە بێ، خۆشیان بۆ بگێڕن، خواردنیان بۆ دروست بکەن، یارمەتیان بدەن، بۆی ئەمانە نەچن بۆ شوێنانێکی تر کە خراپن.
ئێمە دەزانین لە ڕساڵەکانی ڕابردووە بەناوی گۆرانی و یاد و حەفەلاتی سەری ساڵەوە چەندین خراپەکاری ڕوویدا، چەندین دەستدرێژی ڕوویدا، چەندین ناخۆشی ڕوویدا، چەندین تاڵی و موسیبەت ڕوویدا، چەندین جیابوونەوە ڕوویدا. بۆیە ئەمانە با لە ئێستاوە کە لە بەردەم ئەو حاڵەتەیەین، لە ئێستاوە خۆمان ڕابگرین، لە ئێستاوە تێبگەین کە ئەچیتە ئەوێ خوای تەبارەک وتەعالا چاوی لێتە، ئەچیتە ئەوێ ئەو مەلایکەتانەی کە لەسەر شانەکانتن، هەموو جوڵەکانت، هەموو هەڵپەرکیەکانت، هەموو ڕەشبەڵەکەکانت، هەموو ئەو شتانەی کەوا بە ناشەرعی و خراپەکاری لەو جۆرە گوردبوونەوانەیە بکرێ هەمووی بۆت ئەنووسرێ. خۆی مە حەکایەت نییە ئەیکەین. إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. خوای تبارك وتعالى ملائكتي لسر شانت بۆ داناوی، لای ڕاست و لای چەپی بۆ داناوی. ئەمەی لای ڕاست هەر جوڵەیەکت کرد دەینووسێت، ئەمەی لای چەپی لەگە خراپەیەکت کرد 6 سەعاتیش لەسەرت دەوەستێت دوایی دەینووسێت. بۆیە برا بەڕێزەکانم، ئەوەی کە زەرورە بۆ ئێمە دوورکەوتنەوەی لە تاوان، ئەوەی کە گرنگە بۆ ئێمە، ئەوەی کە زەرورە بۆ ئێمە جارێکی تر نزیکبوونەوەی لە ئیسلام، تێفکرینە لە ئیسلام، بیرکردنەوەیە لە گەورەی خوا، بیرکردنەوەیە لە بەرنامەی خوا، لە یاسای خوا، بیرکردنەوەیە لەم بەرنامە جوانەی کە بۆ ئێمە هاتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئەم بەرنامەی بە ئێمە گەیاندووە، داواکاری پێغەمبەرەکەی ئێمە لە چییە؟ بۆ نمونە ئەوەی کە پێغەمبەری خوا سەحابەکانی چۆن فێر کردووە، هاوڵەکانی چۆن فێر کردووە، ئەتابعی و تابعین و تابعی تابعین چۆن ئەم بەرنامە و دینیان گەیاندۆتە ئێمە. ئێمە دەبێت بەم شێوازە لە ناو خۆمانە ئەم دینە بکەین بە کردار. ئەم وڵاتەش لە ناویا ئەژین، ئێمە هەر یەکەمان دەبێت ببین بە قودوەیەکی گەورە بۆ ئیسلام. ئەوان سەیری ئێمە بکەن، ئەوان ڕێگای ئێمە ببینن و ئەوان بەهۆی ئێمەوە بێن مسلمان بن. نەک ئێمە ببینن بچێتە بار کوردی تیابێ و بچێتە دیسکۆ کوردی تیابێ و بچێتە شوێنە خراپەکانی تر کوردی تیابێ و بچێتە سەری ساڵ کوردی تیابێ و یادی نامچ هەمووی هە کورد ببێ. ئێمە کورد و مەبەستە مسلمانەمان، ئێمە چی جیامانەکاتەوە لە خەڵکی تر؟ بۆیە دەبێت پاراستنی شوناسی ئاینی خۆمان، پاراستنی شوناسی نەتەوەی خۆمان لەم وڵاتانە بپارێزین وەک چۆن خۆمان دەپارێزین. ئاگدار بن ئەگەر ئینسان نەتوانێت پارێزگاری لە شوناسی ئاینی و نەتەوەی خۆی بکە، بەیانی کە مناڵت لەم وڵاتە گەورە بوو، تووشی گیرۆدەی تاوان بوو، تووشی خراپەکاری بوو، تووشی ئەوە بوو لە شوێنی خراپە بیبینیتەوە، ئەو کاتە وەلا تەلومونی وەلوموا ئەنفوسەکم. لۆمەی خەڵک مەکە، لۆمەی شەیتان مەکە، لۆمەی ئەوە مەکە کەوەها نا، لۆمەی خۆت بکە. چۆ تۆگە لە سەرەتاوە گەورەی خوای پەروەردگار لە دڵت بوو بێ، ئەگە لە سەرەتاوە لە شوێن لە ڕێگەی بەرنامەی خوای تەبارەک وتەعالا هاتبی، مناڵەکانت بە هاوردبی بۆ مزگەوت فێری کوردی و دین و ئاین و هەموو ڕۆیشتێکی ئەخلاقی ئیسلامیت کردبێ، دوای بەڕاستی هی ئەوەیە بەرەڵایکەی بچێ بەناو خەڵکە با بڕوە، قەت وێڵ نابێ، قەت خراپەکاری ناکە. مەگەر ئێمە قاعیدەیەکمان نییە بۆ پەروەردەکردن. لاعبه السبعة أدبه السبعة صاحبه السبعة. ئەگە بە مناڵی زۆر بە جوانی پەروەردەت کرد و هاورد تەناو مزگەوتە و یاری دەگەڵ کرد و جوانەکانت پیشانیدا، لە 7 ساڵی دووهەم زۆر بە جوانی واد لێ کرد کە پەروەردەت کرد، زۆر بە جوانی واد لێ کرد کەوا پەروەردەت کرد، دوایی ساحێبی بە با بڕوا بۆ خۆی، با بڕوا بۆ خۆی، شانازیە بێ بۆت، شانازیە بێ بۆت لە هەر کوێیەکا بێت. بۆیە دەبێ برانی بەڕێزم، خوشکانی ئازیزم، بەڕاستی ئەوەی کە گرنگە، ئەوەی کە زەرورە بۆ ئێمە لەم وڵاتان ئێمە کەسمان نییە، ئەوەی هەمانە خوای پەروەردگارە. چۆن دڵت دێخوا لە خۆت بڕەنجێنی؟ باسمانە کرد لە سەرەتاوە خوا چەند گەورەیە، باسمانە کرد لە سەرەتاوە خوا چەند نزیکە لە ئێمە، باسمانە کرد لە سەرەتاوە خوا چەند عەبدەکانی خۆی خۆش دەوێ. وإذا سألك عبادي عني فإني قريب. کورە عەبدێک کە داوا لە من ئەکا خوا فەرمێ من زۆر لێی نزیکم، تۆ چم پێویستێکت بۆیە بە خەڵک بڵێ وەها وەها وەها؟ بڕۆ داوای ڕاستەوخۆ لە خوا بکە، بڕۆ ناز بکە بەسەر خوایە، بڕۆ ناز بکە، چکە ئەو زۆر لێت نزیکە. هەرچی دەوێت داوای لێ بکە، ناز بکە، دەستت دامەگرە، بڵێ خوایە دەستم دا ناگرم، ناز ئەمە فەرموودەی لەسەر قسەی من نییە، دەستم دا ناگرم تا ئەوەی ئەمێ بۆم نەکەیت. ئێمە دەیان حاڵەتی ئەوامان هەیە لە ئیسلامە. مەگەر ئەم جۆرە حاڵەتانە لە ئیسلامە ڕووی نەداوە، مەگەر ئەم ئیسلامە ئێمە ئێستا پیادەی دەکەین و لە شوێن کەوتەی ئەم ئیسلامەین. بۆیە دەبێ برانی عەزیزم، خوشکانی بەڕێزم، جارێکی تر تەکید لەوە ئەکەمەوە ئەوەی کە ئێمەی مسلمان بەڕاستی گەورەی خوای پەروەردگار بارە دڵمانە بێ، کردەوەکانی خوای تەبارەک وتەعالا ئاگامان لێبێ، ئەو کردەوانی کە بۆ ئێمەی داناوە پابەند بین پێوەی. کۆمەڵی حاڵەت هەن لەم دەڕۆژەی ئەخیر وەکوتم، لەم کریسمس و سەری ساڵ و ئەمانە ئاگدار بین، نە عیسا خوایە و نە کوڕی خوایە، عیسا پێغەمبەری خوایە.
نعيسا وتويتي من خوام ونوتويتي من كري خوام بلكو همو جاري وتويتي من بيغمبري خوام ويدا بيام حالتانا ليك جاكينو اما لقل كي بتايبد لقل مسلم لقل منالكان مان ام نالاني اما المدرسه ام دروجي اخي باسي امان بو اكري باسي لدايبوني في عيسان بو اكري باسي لدايبوني كري خوان بو اكري تيجي انا لمالوا يعني بشوف فيديو كي يوتيوب بولي بدا تيجي انا بلا عيسى نخوايا ونكري خوايا عيسى اميك جويلي بقرا عيسى كوكو بيغمبراني تير عيسى خوي پروردگار لقرآن 25 جار ناوي بردوا تنانت پیغمبرکی خو من 4 جار ناوي لقرآن هاتوا 25 جار ناوي پیغمبر عيسى بردوا گورترین رزي لګرتوا ايمي مسلمان اگر باور به پیغمبر بونی پیغمبر عيسى نکین پیل دین درچین پیغمبرک مانو شانازی پیواکین بلام بويکا پیغمبري خوایو کو پیغمبرکی خو من توکارم لخوای تبارک وتعالى المتی درمان بیت وما لێ بکات لەسەر دینەکەی بەردەوام بین تاواکارم لە خۆی پەروەردگار بۆ خاتری ئیسمی عەزەمی لە هەموو گوناه و خراپەیە دوورمان خاتەوە خۆی تەبارەک وتەعالا بۆ خاتری ئیسمی عەزەمی لە گوناهمان خۆش بێت خۆمان و خێزان و ماڵ و منداڵ و تەواوی ئەوانەمان کە لەم وڵاتەین لە هەموو گوناه و خراپەیەکمان خۆش بێت و لە سەر ڕێگای سیڕات المستەقیمی خۆی بەردەوامین ئامین ئامین بڕەحمەتیکە یا ئەرحەمین یا ئەرحەم الراحمین خوشکێکیش نەخۆش و دای دوعای خێری کردووە یا ڕەبی خوایە بۆ خاتری ئیسمی عەزەمی بۆ خاتری ناوە جوانەکانت خوایە گیان شیفای عاجلی ئەم خوشکە بە ڕێزەمان بیت ئامین آمين برحمتك يا أرحم الراحمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم رحمنا ويرحمكم الله. BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە